لەوەتی باوکمان وەفاتی کردووە ئەو ساحەیە بەڕاستی کەلێنێکی بۆ بەجێ شوێن بۆ باسانی بۆمە پڕ ناکرێتەوە لێرەوە وەک منە ماڵی کافاتیح بە خێراتنی هەمولایەکەکەین. باوکم لە ژیاندا زۆر حەزی بە وەرزش بوو، هەر ئیشەکانی خۆشی وای کرد کە لە قاعەکە قەڵەباڵغی بێت. طبعاً ئێمە زۆر سپاسی هەموو لایەنی و کەسایەتی پیاوانی حزبی و سیاسی و کۆمەڵایەتی و مامۆستایانی ئایانی و وەرزشکارانی شاری کەرکووک کە ئامادە بوون لێرە. زۆر سپاس بۆ هەموو لایەکان. حتمما بۆشایەک دروست بووە لە ناو وەرزشکاران و لە ژیانی تایبەتی خۆشمان. لەوەتی باوکمان وەفاتی کردووە ئەو ساحەیە بەڕاستی کەلێنێکی بۆ بەجێ شوێن بۆ باسانی بۆمە پڕ ناکرێتەوە. کاتی زۆری ئەوێ هەتا بتوانین ئەو کەلێنە پڕکەینەوە. وەڵاهی ئێمە لە ئێرەوە زۆر سپاسی کاکشاوەکەین هەستا بەنجامدانی ئەم مەراسیمی چلەی ماتەمینە. طبعاً گرنگە کات و ساتێکی خۆی هەبوو بەڕاستی پێویستیە کرد لەم کات و ساتەیە بگرێ. ئێمە زۆر سپاسی کاکشاوە نەزمەکەین.